هەوڵەکان بۆ پێکەنانی حکوومەتی نێو عێراق بەردەوامە 1 ساڵ بە سەرنجامدانی هەڵبژاردننی پێشوەختە بۆ هەڵبژاردنەکانی ئەنجومەنی نوێنەرانی عێراق تێدەپەڕێت لایەنە شیعەکان هێشتا کۆکنین لەسەر چۆنێتی پێکەنانی حکوومەت وەروەها چوارچێوەی هەماهەنگی و لایەنە شیعەکان داوا لە کورد دەکەن لەسەر کاندیدی پۆستی سەرۆکۆمار ڕێککەون. ئایا ئاگرێکوێرەی کردنەوەی ئەم کێشە سیاسیانەی کە لە عێراقەیە کورد و کاندیدی پۆستی سەرۆکۆمارە یا ئەوەی کە هەیە نێوماڵی شیعەیە کە تا ئێستا ئاڵۆزیەکانی بەم شێوەیە گەیاندۆتە لووتکە لە عێراقدا. زیاتر قسە دەکەم لەگەڵ بەڕێز دکتۆر سەباح سوبحی ئەندامی پەرلەمانی عێراق لە هەولێرەوە لەگەڵم دەبێت. دکتۆر سەباح ئەم کاتت باش. سەبارەت بە دۆخی عێراق ئەگەر پرسیار لە بەڕێزتان بکەم پێتان وایە دانیشتنەکانی پەرلەمان درێژیان دەبێت هیچ داواکاریێک لەلایەن پەرلەمانەوە گەیشتۆتە ئێوە بۆ کۆبوونەوەی داهاتووی پەرلەمانی عێراق؟ سڵاو لە بەڕێزت وە گەشت بینەرانی کوردستان 24 بەڕاستی ئێمە وەکو ئەو خولەی کە ناسراوە بە خولی پێنجەم پەرلەمانی عێراقی خولێکی زۆر لە بارودۆخێکی کەشێکی ئاڵۆزە و قەیرانی یەکجار زۆری هەیە و گرنگترین ئەو کێشە و گرفتانش کە ئێستا هەیە ئایا دەسەڵاتی تەشریعی توانای ئەوەی هەیە بگاتە وەزیفەتی ئەساسی خۆی. طبعاً بێگومان ئەو وەزیفەیە لە دوای پاشەکشەکردنی سەدرەکان و 73 ئەندام پەرلەمانیان پاشەکشەیان کرد ئەو لەو حاڵەتەی دەبینین کە پەرلەمان یعنی لە ڕووی وەزیفیەوە زۆر کەم تەرخەم بوو و توانای ئەوەی نەبوو کە بتوانێت بەردەوام بێ. بەڵام لە هەفتەی ڕابردوو توانرا یعنی جوڵەیەک بکرێ لە ناو پەرلەمان و ئەم چەقبەستووە سیاسیە تا ڕادەیەک یعنی بتوانرێ هەندێک کارێک بکرێ بەوەی ئەمەلێک بدرێتن بۆ ژیانەوەی موسسەی تەشریعی و یاسادانان. ئەمەش گرنگە بە حکمی ئەوەی کە دەسەڵاتی یاسادانان گرنگترین دەسەڵاتە لەبەرەوەی لە ناخی دەنگدان دەرچووە. مەسەلەی ئایا تا چەند توانای ئەوەی هەیە بەردەوام بێ ئەمە شتێکە تایبەتە بە ئەو قەیرانەی کە لە عێراق هەیە ئەویش بەڕاستی دیار نییە لەبەرەوەی زۆر بارودۆخەکە ئاڵۆز بووە و تاکو ئێستاش هیچ دانیشتنیەکی داهات و دەستنیشان نەکراوە. بەڵام کاری دیکە هەیە زۆر جگەل لە کاری دەستنیشانکردنی سەرۆکی کۆمار چەندین یاسا هەیە، چەندین کێشە و گرفت هەیە، یاسای نەوت و گازمان هەیە، یاسای ئەنجومەنی ئیتحادیمان هەیە، چەندین یاسای تعدیلی یاسای هەڵبژاردنمان هەیە، زۆر کارمان هەیە. بەڵام بەداخەوە لەبەر ئەو ئاڵۆزیە کە هەیە لە ناو عێراقدا نێوان تەیار و ئیتار ناتوانرێت تاکو ئێستا کاری پەرلەمانی بە شێوازێکی ئاسایی کارەکانی خۆی ئەنجام بدات. باشە دکتۆر سەباح باس لەوە دەکرێت کە شاندێکی چوارچێوەی هەماهەنگی سەردانی هەرێمی کوردستان دەکات. ئایەوە هەواڵە پشتڕاست دەکەنەوە شاندەکە سەردانی چ لایەنێکی دیاریکراو دەکات و لەکوێ پێکاتون ئەگەر ئەم هەواڵە ڕاست بێت؟ چوارچێوەی هەماهەنگی بەردەوام پەیوەندیان هەیە بە هەرێمی کوردستان لە ئێستا و پێشتریش هەر بەردەوام قیادەکانیان جەهاد العامریە قیاداتی تر مەساحەتە نووری مالکیش بە هەمان شێوە سەردانی جەنابی سەرۆک بارزانیان کردووە. بەردەوام پەیوەندی باشمان هەیە لەگەڵیان و بە تایبەتیش ئێستا کاتی دانوستاندنە ئەمە سەردانی ئاڵگۆڕی سەردانەکان دەکرێتن نێوان یەکتر بە تایبەت نێوان پارتی و نێوان ئیتاری تەنسیقی تاکو زەمینەیەک ساز بکرێت بۆ قۆناغی داهات و ئەو قۆناغی داهات و قۆناغێکی نوێیە تەرکیبەی پەرلەمانی گۆڕانکاری بەسەردا هاتووە، خەریتەی سیاسیەکان گۆڕانکاری بەسەردا هاتووە. ئێمە نیازی ئەوەمان هەیە کە بگەینە تەفاهمێکی سەرتاسەری لەسەر ئاستی هەموو لایەنەکان و قەناعەتشمان بەوەیە کە هیچ حکوومەتێک یان پرۆسەیەکی سیاسی سەقامجی نابێ بەبێ ڕەزامەندی تەیاری سەدری. ئەو بابەتەشمان گەیاندۆتە ئیتاری تەنسیقی کە ئێمە بە مەرجێک لەگەڵتان دەبین ئەگەر هاتوو بتوانین بەرژەوەندەکانی هەرێمی کوردستان کە سەروی هەموو شتێکە
بتوانین بگەینە ئەو ئەگەر هاتو نیازی تشکیلکردنی حکوومەتتانە بێ و چەند یاسایەکی گرنگ هەیە دەبێت ئێمە کاری لەسەر بکەین بۆ قۆناغی داهاتوو ئەگەر توانیتان حکوومەت دامەزرێنن ئەنجا دەتوانین بگەینە ناو تەحالوفاتێکی مشتەرەک کە ئێستا نیازە ینی لە کاتی دروستبوونی ئەو تەحالوفە مشتەرەکەیە لەگەڵ مکەوەنی کوردی بە حکومیەوەی ئێمە زۆرینەی دەنگمان بەدەستێناوە لە ناو پەرلەمانی عێراقی و قیادەی ئەم مەشهەدە دەکەین و دەگەینە ئاستێک کە بتوانین تەحالوفێکی گونجاو بەدەست بێنین بۆ گەشتن بە حکوومەتێک ئەگەر هاتوو تەیاری سەدری طبعاً دکتۆر سەباح باس لەوە دەکرێت کە ئەو لایەنانەی شیعە لە چوارچێوەی هەمانگی شیعە بە تایبەتی داوایان لە پارتیوێکێتی کردووە لەسەر کاندیدی هاوبەش ڕێک بکەون ئەگەرنا کۆبوونەوەی پەرلەمان دەکرێت سناریۆی 2010 دووبارە دەبێتەوە کورد لەم کاتەدا کە تۆپەکەت دەکەوێتە گۆڕەپانی ئەوە دەبێت چی بکات پارتی هەڵوێستی لەم بارەوە چییە؟ ئێمە وەکو پرینسیپی خۆمان نەگۆڕیوە ئەویژە ئێمە زۆرینەیمان بەدەستێناوە لە ناو پەرلەمانی عێراقی زۆرینەی پێکهاتەی کورد کە پێکهاتێکی ئەساسیە یعنی حەقی خۆمانە کە داوای ئەو مەنسبە بکەین و بەردەوامیشین لەسەر ئەو داواکاریە دەمێنێتەوە سەر ئەو مفاوەزاتانەی کە دەکرێت نێوان ئێمە و برادرانی یەکێتی مفاوەزاتەیە تەفاهوماتەیە چەندین جار جەنابی سەرۆک بارزانی پێشوازی لە بەڕێز پافل تاالبانی کردووە و تەفاهوماتێک هەیە تا ڕادەیەک دەکرێت بڵین ئێمە مەبدەئی یەکەممان ئەوەیە دەبێت ئێمە ڕێیەکی تەواومان هەبێت لەسەر قەناعەت پێکردنی برادرانی یەکێتی لەسەر ئەوەی ئێمە مافی خۆمانە دوو بابەتی ئەوەیە کە منسب ئەساس نییە بەقەدەر ئەوەی کە خزمەت ئەساسە ئێمە ئەو منسبە بۆچی ئەوەندە جەختی لەسەر دەکەین لەبەرەوەی هەز دەکەین کەوا پێشتر غەدر کراوە لەو منسبە ئەو منسبە زۆر سەلاحیاتی هەیە بەڵام حەقی خۆی نەدراوە تێ بە تایبەت بۆ پاراستنی مەساڵحەکانی هەرێمی کوردستان ئێمە لەو حاڵەتەی لەگەڵ سیناریۆی 2010 نین 2010 ئەو کاتی کە چوین بەداخەوە یعنی شێواندنێک ڕوویدا بۆ کوتلەی کوردستان کە ئێمە ینی دەبێت بە یەک دەنجی بە تایبەت لەو قەیرانەدا ینی پێویستە ئێمە بە یەک دەنگ بچینە ناو پەرلەمانی عێراقی بۆ یەکلاکردنەوەی ئەم پۆستە و ئەوەش ڕاز نییە کە دەڵێن مەسەلەن خەتا لە ئێمەیە کە ئێمە نەگەشتوینە دەرەنجام لەبەرەوە ئینسیدادی سیاسی ڕوویداوە ئەسڵەن تیار لەگەڵ ئیتار کێشێکی قوڵیان هەیە و تەراکمیشە ینی وای کردووە کە هەموو جونگەکانی دەسەڵاتەکانی عێراق پەکی کەوتووە نەک تەنها پەرلەمان کەواتە یعنی کێشە و گرفتەکە لە لای وانە لە لای ئێمە نییە ئێمە دەتوانین هەر کاتێک پێویست بوو دەتوانین بگەینە ڕێککەوتنێک و کێشەمان نییە. باڵێ بەڕێز دکتۆر سەباح سوبحی ئەنجامی ئەنجومەنی نوێنەرانی عێراق لە هەولێرەوە لەگەڵمان بووی زۆر سپاس دکتۆر سەباح.